هاتنی هاوڕێیان کە قادر نادر نەجیبە مەحموود پۆڵا زیندانی سەردانی گۆڕی کاک مستەفای حەسەن گەورە لە دانیمارک دانانی چەپە گۆڵ لەسەر گۆڕی کاک مستەفا. هاتنی هاوڕێیان قادر نادر نەجیبە مەحموود پۆڵا زیندانی بۆ سەرگۆڕی کۆچ کردو مستەفای حەسەنە گەورە لە دانیمارک نمونەی وەفاداری و دڵسۆزیە بۆ هاوڕێیان وەکو هاوڕێیەکی دڵسۆز لە کار و ژیان و خەبات و چالاکی مەدەنیدا. بەخێر بێن کاکە. سپاس کاک سەلام. بەداخەوە ماڕۆ لە سەر گۆڕی گرکۆی یەکێک لە هاوڕێیارە خۆشەویستەکانمانین کە یەکەم جارە لە ناوماندانە کوڕێک لە شاخ لە ڕێخستن قارەمان لە شاخ قارەمان دوای ئەوە لە دوای ڕاپەڕین لە بەرەی گەل و هەژاران لە ڕێزی پێشەوە واوکات پێشمەرگەیەکی ڕەوەندی کورد لە هەندەران خەباتکەرێکی ڕێگای ئەنفال جینۆسایت کاکە مستەفای گوڵ بەداخەوە کڕۆنەی نەگریس ئەو کەسە خۆشەویستە ئەو مرۆڤە ماندوونە ناسەی کە 40 ساڵ زیاتر لە تەمەنی خۆی لە پێناوی گەلەکەی و ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتی خەڵک تەرخان کرد لە هەر شوێنێک خەبات و تێکۆشان لە هەر شوێنێک کێشەی گەلەکەی ئازادی سیاسی مەسەلەی جینۆسایت هەبووە کاکە مستەفا لە ڕێزی پێشەوە بوو مرۆڤێک بەدەر لەوەی کە لە کار و خەبات سیاسی لە پێشەنگ و هاوکات لە خەبات و کات تنگانە و هاوڕێیاتیش یەکێک لە هاوڕێ هەرە درسۆز بۆ وەفاکان بوو وەک برایەک بوو ئێمە بەداخەوە ئێستا ئێمە لە ژێرگەڵ دەیبینین بەڵام وەکو گوتمانەوەمە سونەتی ژیانە هەمومان دەکەوینە سەر ژێر ئەو گوڵە بەڵام ناخۆشە کە ئێستا کات لێرە ڕاوەستاین ئەمە مستەفا دەبینین لە کار و خەباتەکانی بە تایبەتی لە خەباتی چاک کە من یەکەم جار لە 2005ەوە ناسیم کە سکاڵای لەسەر عەباسی بایزاغا تۆم دەویست تۆمار بکەم بە کاک عەلی سیاسی وت ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە ئیتر هات تەکانێکی گرنگی بە خەباتی سکاڵا تۆمارکردن و کەوتنە دووچاش و پێشەنگایەتی لە دژایەتی ئەنفالچیەکان و خەبات بۆ مەسەلەی هەڵەبجە و قارنێ و قەڵاتان و ئامودە و هەموو بەشەکانی پێی کوردستان کرد. کاک مستەفا هاوکات نووسەرێکی دوێر بوو یەکێک لە ئەندامانی ستافی کوردستان پۆست بوو و ئەو شانازیە گەورەی وەرکرد گەورەترین کاری تیرۆریستی بنەماڵەی بارزانی کە تیرۆری سەردەشت عوسمان بوو کاکە مستەفا ئاشکرای کرد بەهۆی ئەوەی شەید سەردەشت هاوڕێ و وە لە ڕێگا ئەو پەیوەندی و کاکە مستەفا ئەگەر نەبوو ئایا کەس نەیدەزانی سەردەشت عوسمان ئەو مرۆڤە مەزنەیە ئەو وەکو خوێندکارێک دەمێت مستەفا کلیلەکەی ئاشکرا کرد کە پێشتر باسمان کرد. مستەفا بەدەر لەوانش لە هەر شوێنێک باید چەند کاتژمێرێک ئەگەر کار و خەباتی سیاسیمان بکردوایە زۆڵمان بکرێ بەڵام زەردەخەنە و پێکەنین و نوکتە و قسە خۆشەکانی تەواو نەدەبوو یعنی بەشێک لە پرۆگرامی ژیانی کاک مستەفا دایم و سەعات پێکەنین و خەندە و خۆشی بوو کە بە هەر مەجلیسێک لە هەر شوێنێک باە جەوێکی دروست دەکرد کە خۆشەشی دەدا بە ئێمە بە هەمومان و هەموو کات هەمومان لە ناو هاوڕێیانی چاک کە بەشێک لێرە لێرەین وەک یەک فامیلیمان لێ هاتبوو یەکێک لەوانە بەداخەوە ئێستا یەکێک لە ئەندامانی ئەو خێزانەمان لە دەست سووە بەڵام مستەفا نەمرە لە دڵ و دەرونی هەمومان نایە باشترین نمونە ژۆختەی کە ماڵ ئاوایی لە ژیان کرد پێم وایە ئەو هەڵمەتەی لە سوسیال میدیا لە بۆ ئەو کرا مەگەر بە مردنی نەوشیروان مستەفا کرا
بەڵام دەوێ بڵێن مستەفا ئیلە ئەبەت بەو نەمریە دێتەوە هەموو کات کە باسی دەکرێت مستەفا وەکو ڕەمزەکی بەرخودان وەکو ڕەمزەکی هەژاران کەسێک کە 40 ساڵ بێ پرسانەوە هەموو کات لەبەرەی هەژاران بوو و بەداخەوش دوو برایکەی خۆی لە پێشمەرگایەتی بەدەستی جاشەکانی عەباسی بایزاغا شەهید کرا بەخۆشی ئەوە شەهید بوو کەسیان لە ڕەگەزی نێر لەو بنەماڵە نەما بە جێگای داخە خەونی ئەوە بوو جاشەکان زیاتر ببینین لە دادگا سوا ببێت بەڵام کڕۆنەی نەفرەتی ئەوەی کرد بە هەر حاڵ ئێمە ئەگەرچی درەنگ کاتین بەڵام کاکە مستەفا بەردەوام ساڵانە و هەموو کات لە دوور و دەرونی نەک ئێمەدایە هەموو مرۆڤەکی ئازادی خوازدایە لە شەقامە لە ئەنفال و هەڵەبجەیە لە ناوزوتنەوەی جوتیارانە مستەفا لە خەباتی شاخە مستەفا لە خەبات بۆ دژی تیرۆری سیاسیە ناوی مستەفا لەگەڵ سەردەست عوسمان بەردەوام لێک جیا ناکرێتەوە. سپاس. سپاس هاوڕێیان ئێستا ئێمەش ئەوڕۆ بەهۆی هاتنی هاوڕێیان لە سویدەوە شانسی ئەومان بەرکەوت بین بەیەکەوە سەردانی گۆڕی هاوڕێی خۆشەویستمان کاک مستەفای حەسەن گەورە بکەین. بەڕاستی کاک مستەفا هەرگیز بەجەستە لە ئێمە جیا بۆتەوە بەڵام بەدڵ و بەجیان هەر لەگەڵ ئێمەیە. ئێمە هەر کاتێک کە خەبات بۆ کەیسەکانی تاوانی گەرکوژی و تاوان دژمە مرۆڤایەتی و تاوانی جەنگ دەکەین کاک مستەفا هەمیشە لەگەڵماندایە. ئێمە هەر کاتێک لە نووسینەکانمان باش لە زەحمەکێشان دەکەین باز لە ستەم و دادی زۆرداران دەکەین ئیدی چ دەسەڵاتی هەرێمی کوردستان بێکەوانەی ئەوڕۆ بەدوای پول و پارە کەوتون و بەژۆندەکانی گەریان بەلاوە ناوە یا داگیرکەرانی کوردستان بن. ئێمە هەمیشە مستەفای حەسەن گەورەمان لەبیرە. مستەفا نووسەرێکی گوێر بوو، مستەفا کەسێکی ئازا بوو، چالاکوانێک بوو، هەمیشە ئامادە بوو لە چالاکیەکان بەشداری بکە لە هەر شوێنێک کە بەرەو ڕووبوونەوەی تێدا بووە بەرامبەر بە ستەمکاران ئامادە بوو بەشداری بکە. ئێمە لە کۆپنهاگن چەندین خۆپیشاندانمان بەیەکەوە کرد، هەمیشە چالاکانە دەهات بەشداری دەکرد لە بڵاوکراوەکان بڵاوکردنەوەی بڵاوکراوەکان بەشداری دەکرد لە هەموو شتێک لەگەڵماندا بوو. بەڕاستی بڵین هەمیشە ئامادە بوو وەک کوڕێکی سادە، کوڕێکی ڕوحسوو، کوڕێکی هەمیشە دەم بپێکەنین ئازانە بوێرانە دەهاتە پێش و بەکار و چالاکیەکانی خۆی هەردەستان من ئەوەندەی لەگەڵ کاکە مستەفا ژیام ڕۆژێک لە ڕێژان بەڕۆیشی گژەوە نەمبینی. هەمیشە ڕووخۆش بوو، هەمیشە قسە خۆش بوو، هەمیشە ڕوحسووک بوو، هەمیشەش لە خەباتدا بوو. ئەو کەسێک بوو کە دوو کەسی لە پێشمەرگایەتی شەهید بوو دەیتوانی بچێت لەو لایەنە دەسەڵات وەرگێ و پلەپایە وەرگێ، بەڵام ئەو هات وازی لەو پلە و پۆستی ناو حیزب و شتیوا هێنا، وازی لە حیزبی کلاسیکی کوردی هێنا، هاتە پاڵ هەژارانی کوردستان، هاتە پاڵ دووزیارانی کوردستان بۆ مافی هەژاران دەستی بە خەبات کرد. لێەوە خەباتەکەی بۆ شێوە هێنا، لێرەش بە هەمان شێوە خەباتی درێژە پێدا لە مەلەفی لە ڕێکخراوی چاش ئەو کاتێک کە ئێمە مەلەفی جاشەکانمان دەست پێ کرد و هەوڵی بەدادگای گەیاندنی سەرۆک جاشەکانماندا مستەفای حەسەنە گەورە ڕۆلی زۆر گرنگی جێڕا. بەخۆی و بە ئازایەتی مستەفای حەسەنە گەورەوە بوو زیاتر لە 37 کەیس لەسەر عەباسی بایز کۆکرایەوە و درایە دادگاکانی کوردستان. بەڵام بەداخەوە لە دادگاکانی کوردستان بڕین ڕساوی بەرژۆندەکانی قوربانیانیان نەکرد و ڕساوی بەرژۆندەکانی گەلی کوردیان نەکرد. ئەو سکالانیان پشتگوێ خست لەگەڵ ئەوەی ئەوانە لە دادگای باڵای تاوانەکانی بەغداوە داواکرا بوون. ئێمە هەمیشە لەگەڵ کاک مستەفاین. ئێمە ئەگەر ئەوڕۆ لێرەژ نەبین لە ماڵەوەش بین هەر کاتێک کە دەست دەدەینە کۆمپیوتەرەکەمان هەست بۆ دەکەین کاک مستەفا لەگەڵماندایە، دەزانین ئەو لە سەنگەری حەق بوو. ئێمەش ئەو سەنگەرە چۆڵ ناکەین تا ئەو ڕۆژی ئێمەش وەکو ئەو سەردەنینەوە، وەکو مامۆستا هێندی شاعی دەڵێ دێم تا دێمدایە تا هەتا تێمدایە بڕشت و خۆش گەرگڵاشم کوردەواری لێوە خۆش. مستەفا کامەی ڕێکخراو ڕادیکال، کامەی ماڵپەڕ ڕادیکال، کامەی شەقام دژ بە داگیرکەران ئەو لە ڕێزی پێشەوە
هەموو کات پێچەوانەی هەموو ئەو خەڵکە هەڵپەرست و ئەوی لەگەڵ ئەوەی و کاک شاخەوان گوتی دوو کەسێرە عەزیزی ڕۆی بەخۆی بە تەنیا مابوو تاکە کەسێک بوو بەڵام هەموو کات لە سەنگەری پێشەوە بوو و زۆری حەز دەکرد دایم و سەعات کەس لە پشتین کەس لە پێشی لە ئەوروپا لە کوردستان لە دوای ڕاپەڕین کەوە کاک شاخەوان گوتی ئەیتوانی ژیانێکی ئەو بێت لەسەری هەر هەموو ئەوانەش موڕاڵی برادەرایەتی لە لووتکەدا بوو هەستمان پێ دەکرد هەموو کات یعنی ئەگەر شتێک بخۆما بەیە کاکە مستەفا وەکو برایەکی هەر یەکێکمان حزوری هەبوو لە هەموو جوانتریش کە دەبێ بڵێم هەمومان لی تووڕە بووین بەس مستەفا هەموو کات ئەو لە دوومان دەهاتەوە یعنی بەڕاستی من جاری وا هەبوو بە 2 ساڵ خۆم تێنەگەیاندووە حاڵەت بووە تووڕەبوونی هاوڕێیاتی هەبووە هەر مستەفا لە دەرگای دەداینەوە لە کاتێکدا بە تەمەندە ئێمەش گەورەتر بوو ئەوەی چێک لەو جوانیانەیە مرۆڤ یعنی دەبێ ئیلهام لەو جوانیانەی کاکە مستەفا وەربگرێەوە ئەوە سەرکردەیەکی ئەبەدیە ئەوانە خەڵکی کوردستان دەبێ ئەوانە بکەنە سەرکردەی ئەبەدی خۆی گەنجانی کورد ئیلهام لە مستەفا حەسەن گەورەکان وەربگرنەوەک لەو سەرکردە کلاسی کوردزانە بە شەرافەت ژیا 3 برا 2 برا و بەخۆی تا شەهید بوو لە سەنگەری ئەو خەڵکەوە لە کاتێکدا لەو ئەوروپایە بە هەشتڕادەژیا بەڵام وەکو گوتم کامەی حزب و ڕێکخرا و ماڵپەر ڕادیکال بوو ئەو حەزی لە پێشەوە بوو درود بۆ گیان کاکە مستەفا هەمومان سەربەرزین بە هاوڕێیاتی لێبوومان ئێمە شانازی پێوەکەین بەڕاستی ڕاستە ئەو کۆچی کردووە بەڵام لە دڵی هەمومانە ئەژی لە لاپەڕە پرشمیدارەکانی مێژوودایە مستەفا بەڕاستی مرۆڤێکی ڕاستگۆ بوو یان یەک لەو شتانەی هەڵوێستە جوانانەی مستەفا ئەوە بوو بە ڕاشکاوانە و ڕازگۆیانە باسی مێژوویە کرد لەگەڵ ئەوەی کەوا خۆی پێشمەرجێکی خارەمان بوو بەشداری دەیان نەبەردیەکانی کردبوو بەڵام کاتێکیشتەوە ئەو هێزە ئەو لایەنی کەوا لەگەڵی بوو ئەگەر چەوتیەکی کردبێ دەستنیشانی کردووە بۆ نمونە مەسەلەن شەڕەنگەگەیزەکەی پشتاشان بە ڕاشکاوانە باسی ئەو هاوانانەیە کردەوە لەو شەڕەکراوە بەرامبەر پێشمەرگەکانی حیزبی شووعی چۆنی پێشێلکردنی مافی مرۆڤەکان کراوە ئەوە هەموو کەسێ ناتوانێت ئەو شتە بکە لە کاتێکا سەردەمی بەرژەوەندیە سەردەمی ئەوەیەکەوە چۆک دادی پشت بنەوەیتەوە بۆ لایەنێک بۆ ئەوەی کەوا دەستکەوتی دەستەوێت ئەو نەخێت هەموو بەرژەوەندەکانی خۆی لە پێناوی ڕاستی و وتنی ڕاستی هەموو ئەو کەسانی کەوا دژایەتیان کرد بەڵام ئەو لە وتنی ڕاستی یەک و دووی نەکرد وجدانی ئاسوودەیە بۆچینی من وجدانێکەوە لە هەموو بوارەکانە لە بواری ئەمپالە لە بواری گەندەڵیدا لە بواری وەستان لەگەڵ شەوسانەکانە وەکو کاکە شاخەوان باسی کرد درێخی نەکرد لەبەرەوە وەکو کاکادر وتی بن و ئاسوودە بە خۆزگەی ئێمەش وەکو تۆ تا دوا هەناسا بە پاکی بۆ مێژە جوانەی کە تۆ تۆمارە کرد ئێمە شەمان ڕێگا و هەنگاو بنین و ئەوەمان چارە نووس بێ هاوڕێ ئازیز کە شوێنێکی لە هەڵبژار پڕ بە پێستی ناوەکەیەتی وێنەکە بگرا کاک سەلام مستەفای حەسەن گەورە هەر لە پەنای ئەو دارەیە کرد دەست خۆش کاک سەلام بۆ دۆزینەوە و ماندیبوونی ئەو جێگا بنچاوە کە ناوەکەی مستەفا لەگەڵ ئەو سوێنەی دەرۆ پشتیە زۆر ڕاست بەڕاستی جێگای دەست خۆشیە فعلەن مستەفا گەورە بوو سپاس بۆ هاتن و ماندبوونی ئێوەش کە لە سویدەوە هاتوون ئەمەش نیشانەی وەفاداری و دڵسۆزی ئێوەی بەڕێزە بۆ هاوڕێیانی ئەو پێشوازە جوانیەکە لێمان کرد ڕێگاخانێکی گەورەتان کردین پێشوازیەکی ینی زۆر جوان و ڕێکوپێک بوو بەڕاستی هەستمان نەکرد بەوەیکەوە هیچ ماندووبوونێکمان بوونی بێ لەم سەردانەماندا بە پێچەوانەوە لە هەموو ڕێکەوە ئێمە ئاسوودەین ئێستا خەمێکی گەورەمان لە کۆڵ بوویەوە بەڕاستی ئێمە و هاوڕیانەی لە سوید بوون دەمێک بوو خەنی ئەوەمان هەبووکەوە نەمانتوانی لە کات و ساتی خۆیان بەشداری بکەین لەم کارە ساتە لەبەرەوەی کۆرۆنا هاتە پێشەوە بارودۆخەکە لێرە گونجاو نەبوو سوپاس بۆ ئێوە بۆ ئەوەی کەوا ئەو دەرفەتەتان بۆ ئێمە ڕەخسان بین و ئەم ئەرکە وجدانیە هاوڕێیەتیە جێبەجێ بکەین زۆر سوپاسی ئێوە